کوردستان 24 ڕێز و سڵاوێت تایبەت بووە دیسان ji بەرنامەی نزیکتر هاتین دا خزمەتەوە بین باشە پرسیارێکی ئەو کەسێت کو بکارێت خۆیت هونەری ژیانە مەدکنە خۆشی و کەیف و پێکەنین ژیانەوانە ژی هەمی کەیف و پێکەنین و خۆشە یان ژی ئەو بوان کارێت هونەری گەلک نەخۆشیێت ژیانە خود بەشێرن بەرنامەی ئەمریکادا دێ نزیکی کەسێکی میپڕاستی گەلک خزمەتات بواری هونەریدا کردیە و ژیانەمە ژی گەلک جارە کردیە پێکەنین و خۆشی بەس کادا نزیک بین ژیانەوەی بخۆات چاوایە یاڵا دا بچین راستی گله گرمه هاوین دنیا گرمه و مهوان ما مامستا ایام اکرمه یا خدای ماندین مامستا کو حياتك بخير بخير نبو لا اعتياديه طبعا هاوینی هولیر دیار زور گرمه ما شاء الله او منطقه دیار همو سوزای و دار و درخت اتوش ما شاء الله ها اما پیشتر هات میره داری لینه بو هیچ او دارانا حموی سطانوتونه بخوم سادیتم بجدی ما شاء الله هر زاری دارم بهینا دمسان زاری واب بو بیان دبیرم سار درنما غیب بو دتون دیسان لکوری دامرا دوای ویلات زیرانه کارش لی راحتن والله اول نمونه چیز سطان نواتی او منطقه ما مثل ایام دارو باری ساندیه نگنوات نوت و نو نیو ما شاء الله زور به دارکان همو امن ساندیت این همی وکی ما مثل ایامی بود نختین چنه نافشه که آودان کرد آخف نیت خوش دارو باری هاریکاریه من حتی لقى حیوانات کارج لمنطقه کی برادرم زور به پشیله کان کبانج لکم دین اخوان بانج پشیلش دکی دین پشیله خواردنیا بود بانج دکی هذا اللي موردي الله ما صباح دست بفين ور يا الله نزيكتر بيش جيانو ما مستعيامي ان شاء الله طبعا هميد بيجن شامو طبيعيه الطبيعيه ويش يلا لا دست بيش يا اخوة بخير بما حياتك صحتي تندرستي احوالتك وي بالەوەی دەست پێ بکەم مەسەلەن ها لەوەتی لە ژیان تێگەیشتی منداڵی هیچ منداڵی ژیانش تایبەتەوە خۆشە لێفاتمان لەوەتی لە ژیان تێگەیشتی مامۆستا ئەیان چ شتێکی لە ژیانی گۆڕدراوە مەسەلەن لە تەبیعەتی خۆت لە تەبیعەت مەسەلەن زۆر هادیە بوومە لەسەر خۆمە ئێستا پێشتر هادی نەبووی تەمەنت گەورە بی هادیە دەبی لە هەموو شتێک هادیە دەبی ینی بە نەرمی وەردەگری ژیانەکەی ینی تەفاومت زیاتر دەبی وەردەگری عەجەلە ناکەی لە بڕیاردان پێشتر زوو بڕیارت دەدا دیارە تەمەن فەرقیە لەگەڵ تەمەنی دی مەسەلەن چەند گەورە بی چۆن لێ هادیەتر دەبی جگە لە ئیش و هونەر و فەن و ئەوانە لە ماڵی خەریکی چی بە تایبەت لە گەرمایکی وەچی ئێستای هەولێرێ چ دەکەی چێوە دەڕۆی چێوە بڕۆین ئێستا حەز لێ کەیف خۆتە ئازادیەت ئازادی ئەتو چ دەکەی ئێستا زیاتر مەسەلەن کاری هونەری نەمایە شانۆ نمایە مەسەلەن دراما نمایە ینی زۆر ئیشی هونەری زعیف بووە ینی وەی لە هاتیە هونەرمەندەکانی هەولێر بە تایبەتی ئەکتەرەکان هەمویان بێ ئیشن پێشتر زەحمەت بوو یەکتر بینین و نازانم چی و لە فلانە شوێن ئێستا بزانام ئاسانترە بە پێی ها سوشال میدیا هەیە و تەلەفۆن هەیە بە لە حەزات برادرت هەیە مەسەلەن بەس چی هەم بە تامتر بوو پێشتر یان ئێستا پێشتر بوو نازانم زۆر سێر بوو پێشتر خەڵک مەسەلەن هەموو خزمەکانی خۆی دەدید ینی بەردەوام ئێستا کەسی نابینی ئێستا ئاسانە بینین یەکتر بەس نازانم یەکتر نابینی کەسی نابینی ئێستا دوای هەر علاقاتی کۆمەڵایەتی هەر کەم بۆ نمایە مەسەلەن میوانداری ئەوانە هەر زۆر کەم بووە ئەگەر میوانداری شەوی تەماشای دەکەی سەری لە ناو مۆبایلێتی لە مۆبایلەکەی هە مەشغوڵە توە ناکەی لەگە سوشال میدیا زۆر حەزم لێ نییە من نییە یەک فەیسبووکم هەیە فەیسبووکت هەیە ڕۆژە هاتشیان کرد باش بوو هاکش کرا یەک تەلەفۆنی کردوڵە تێمە فیلان کۆمپانیایە گوتمانەوە سەلەن هەر جوابم داوە فەیسبووکەکەمی برد بەناوی من داوای کارت و ئەوەی لە عالەمە کردەوە ئەوەش بەسەرت هات ینی بەڕاستی ئەوە شتێکی زۆر ناشین ینی بەناوی تو
کوبرەی دەرۆزەی دەکات ینی فەیسبوکشت نەما مادەم نەما بەس دوای یەکیترم داناوە ئێستا حالیە بە ناوی بەناوی خۆم هەر بەناوی خۆم ئەیام ئەکرەم ها باشە ئەیام دوو قەت لە وەختی خۆی لە ماڵت پرسیل و ناوت کرایە ئەیام ئەو ئەیامە ئەیام یعنی ئەیام یان ئەیام ڕۆژان ڕۆژگارێکە بخۆی داپیرم مەلا بوو مەلا حەمدیە بەلا حەمدی قورعانی دەخین ئەو ناوەی لە قورعان دەینە بەدڵ تەخو ناوەکەت ناوەچ خۆشە قەت نەبووە برێ بچم بەس هەبووە مەسەلەن تووشم بووە جارێک لە سەفرێ بووم لە خەلیفان یەک تووشم بوو پێم عەجیب بوو ناوی ئەیام ئەکرەم بوو بە ناوی من ئەویش یعنی گەنج بوو بە ناوی منیان دانابوو هەر بە ناوی تویان دووسێ برادریشمەیە عینە خەسترەوە ئەوانەیە ناوی کوڕەکانیان نێرە ئەیام بە ناوی من ئەو ئەتو ئەو بەو نەوە ناوت لێن لە ئەیام ئەتی ئەتو ناوی منداڵەکانت کولێنە یەک ناوی ئادەمە ئادەم ئەوی دیکەش ئاکام ئاکام و ئادەم بەس دوو کوڕمەیە من یا ڕەبی تەمەندرێ سەلامەت بی حەزت لێ بوو بەستەوە ئەو دوو کوڕە بنیاتەوە ڕسق بوو ئەو هابوو هەرەوەندێ ئەمە هەلاوەلی وتم دوو منداڵ و بەس کچەک خۆش نییە والله حەزم دەکرد کچ حیاتە بەس کچم نەبوو گوتم دوو بەس وابزانام زۆربەی زۆری ئەوانی لەگەر ئیش دەکەن و کچەکان بە کچی خۆت حساب دەکەوە نیە هەموویان دای من پێیان دەرێن گوڵی بابەی گوڵی بابەی ماشەڵڵا لێشیان پرسە لە هەموو کچەکان یا ڕەبی پێ زۆر بە ئیشی جوان شتێکی ئینسانی تەماشایان دەکەم ڕێزیان لێ دەکەم دەزانینەوە دەبی احترامی ئەو ئافرەتانە بگری حتا مەسەلەن خوڵقیان بکەوتە سەر هونەر کاکە تو مەسەلەن پەیمانگە هونەرە جوانەکان دێ لە هەولێر بە تەمەنی زیاتر لە 20 ساڵە مەسەلەن دەبا ئێستا لە هەولێر ئافرەت لە وەسەتی فەنی و هونەری زۆر ئیشیان بکرد ئەسڵەن پیرەژنێک ئەتوی ناردە هونەرە جوانەکان ڕاستە خەدیم نیە ئەو زیرەک بوو خەڵکی گونداریش بوو خواافیکە هەموو گوتم ئینسان کو دەبتەوە مەسل گوتی ماحەتفرن جەمیلەیە لە بەغدا لە بیرتە هاوچی ئێستا ساڵی چەند بوو لە مێژە هەفتایەکان بوو گوتم لە مێشکم چەقی فالان چوومە بەغدا لە بەغدا وەرنەگیرام گوتیان دوورە بڕۆ مووسڵ گوتم لە مووسڵ ماحەتەیە تێلا چوم لە مووسڵ وەرگیرام یعنی سوتفە نەبوو شتەکە هەموو تەختێدانرا بوو بە چەند ساڵی ئەنجا جوانە ینی لە ناو دڵتدا بووە لە مێژە تو دەبی ببیە هونەرمەند و تۆ دانرا بووە ئەگەر هونەرمەند نەبای هونەرمەند دەبام مەرەخم مامۆستایەتی بوو مامۆستایەتی ئافالانش غێر نەفسی ئەو شادەیە دەرچووی ماحەتفرن جەمیلە بوو مامۆستا بەرەق بوو فعلانیش بوومە مامۆستا غێر خەریز ماحەتفرن جەمیلە دەبتە معلم ابتدایی وێ ناوم لە خەلیفان دەرچوو بەڵام پێم نەکرا یعنی هیچ وانە دەرس و شتت نەدەن لە بابەت ماوەیەک بوومە مشریف تەربەوی لە نەشاد مەدرسی سەردانی مەکتەبەکانم دەکرد سبەلان تاخیر دەبووم مدیری نەشاد مەدرسی پاسکیلێکی لە بوو بکڕی هەتا زوو بچی وتی داوام کە لە ڕای خودایی بە پاسکیلەکە چەند بوو 16 21 بوو ڕاست گەورە ئیسماعیل لە مکڕی یادی بەخێر مدیر بوو لە نەشاد مەدرسی ڕۆژانە 5 مەکتەبم دەکرد دەچوم تەمە شام دەکرد دوای تەوقێم دەکرد داتەوە ئەی هەوا دوای مخاوم نەکرد نەقلی وەزارەتی ڕۆشنبیری بوو ئیشی من ئەوە نییە تا ئیشی من مامۆستایەتی نەبوو دوای لە بەڕێوەبەرایەتی شانەمە ئێستا زیاتر لە 20 قسوور ساڵە زۆر جار باسی پێکەوە ژیان و پێکەوە ژیانی نەتەوە و ئاینەکان دەکەین بەڵام لە ناو دراما و سینەما و شانووی کوردی نەمدیتە پێکەوە ژیانێکی مەسەلەن هەتا ئەگەر سوورانی و بادینی و خەڵکی هەولێر و دووک و سلێمانی پێکەوە بوون بوو نەکەوەش مەسەلەن دەبایە مەسەلەن هەولێر مەسەلەن لەگە عنکاوەی گروپەکە بە مەسەلەن ئەوە مەسیحی ئەمە مەسەلەن هەولێری و ئیسلام گروپەکە بە ئیشمان بکرد بە زۆر تەبیعی بوو ڕۆژەی واتان هەیە مەسەلەن ڕۆژەکان قەت نەبووە یەک دوو جار ویستمان بکەین دوای نەزاحەتی نەیدا قەت لەگەڵ وابزانم لە خەڵکی دووک و بادینان شتان هەبووە بەخوای هونەری مەسەلەن ئیلا ئەو هونەرمەندە کۆمیدیەکان خەلە و جەلۆ جەلۆ خەڵ لەگەڵ ئیشمان کردیا فلیممان کردیا
بەس دوای ئەوانش ماوەیە کە بزر بوون تقریبان پەیوەندیشتان پێکەوە نییە 10 ساڵ نارم دیتە بەجددی ڕقەمی جەلوت هەیە یان نانیتم وڵە خەلیلیش پێشتر هەموو دوای نەما چونکە احتمالە مۆبایلیان گۆڕی بیان خەتەکەیان گۆڕی بیا ئەگەر ئێستا بریم ئەوە موبایلی تووە سی ناوی ڕشکەیە و برادرە دەبن ئەگەر حەزش لێ بوو بڵێ مەسن ها کاکە برادرن بەنەوە بەڵام دوورێ نەلێ دەپرسن هەیە لا من الحەمدلله برادری باشم هەیە هەمویان باشن ینی کەسی ڕاژ ناکەیەوە من برادری خراپم نییە ینی هەیە مەسەر لە من گەورەترە بە 10 ساڵ برادری هەیە لە من گچکەترە بە 20 ساڵ هەر برادری یعنی تەمەن و مەمەن ناخۆلایەن زۆر برادرمەیە 20 ساڵ 30 ساڵ لە من گچکەترە چیان برادر خۆشتر یەک تەمەن بن گچکەتر بن ئەنوا هەرێکە فکرەی لێ وەردەگری نای بلێ وەڵام من گەورەمەوە گچکێنە ئەمە برادراتی زۆر بەشی هونەرمەندن وێ تەژێیان دەکەم دایمە پێ دەدەم ئیشکان واز لە هونەرمەینن ئادەمیش تەژە دەکەی کوڕی خۆ زۆر ئێ بوو ئەتو زۆر ناخۆشی دیکە بۆ تەژی ئادەم دەکەی بۆ فەقیری ئەویش توش دەکەی باش دەبی بیدایەتی خۆ پێم خۆش نەبوو بەڵام کە چۆن ئیشەکەی هەستم کرد ئیشەکانی جوانە تەجزیع ئەمکەن ئەگەر فاشل بە پێم بگۆ واز بیدە هەدی ئاکام زۆر علاقەی بە هونەر نییە زۆر علاقەی نییە تۆزێک دوورە تۆزێک دەڵێن مامۆستا ئەیە زۆر بەوە بەناوبانگە هاوکاری برادری خۆی دەکە هونەرمەند بێ غەیرە هونەرمەند بی من ئەگەر هەم بە هاوکاری هەموو کەسم دەکرد ئەی چی هاوکاری تو دەکە لەو برادرە مەسا ئەگەر بڵێ سێ برادر هەن ئەوانە قەت لە بیر ناکەم زۆر هاوکاربوون لەگەڵم هەتا لە ڕووی مادی شۆ چکە ئینسان جاری وایە هاوکاری مادیش یەکتر زۆر عادیە مەسەلەن ئەگەنەمبی دەلێم گۆڤار نیتم گۆڤار ئالۆم عیلاج دەکات چێ دیکە مامۆستا هیوا سوعاد مدیری خۆمان زۆر زار پێ بێ مەسەلەن نیتم یارمەتی دەدا چێ دیکە هەر ئەوانە سێم نییە بەجددی لێیان نبینی مەسەلەن نەک لێیان نبینی ناتانی بە هەموو کەسێک بڵێ یارمەتی بدە بووە مەسەلەن داوای یارمەتیت کردبی نیان کردبی بەخوا یارمەتی چییە مەسەلەن کرابیشین ئەو دەرەجە زۆرە نەبووە ئەتو ماشەڵات لێبی زۆربەی زۆر خەڵکی کە تەماشای ئیشەکانت دەکەن 1990 هەمووی کۆمیدیۆ نیە خەڵک پێ دەکەنی دڵیان خۆشە بەس ئەتوو بە ئیشی چێ پێ دەکەنی دڵت خۆش دەبی بەخوای هەیە پێ دەکەنم یانی زۆر جار چێ زۆر تەبیە مەسەلەن بە زۆر بەیان پێ دەکەم زۆر ئەتیادێ ئی هەولێری مەسەلەن چێ ئیشی چێت پێ جوانم دانیشی تەماشەکەی پێت خۆش بەخوای تێکەنی زۆر بەیان ناتام ناوی یەک و دوو بدەم وەڵا بەس عام بوو هەرچی مەسەلەن پێ بکەنم پێ دەکەم تەبیە لە چ ئیشک پەشیمانی هەبووە ئیشە بووە مەسەلەن ئیمکانیەتمان زەعیف بووە ئارەمان نەبووە مەسەلەن ئەو کاتی کە کرێتی بووین خۆمان لێت دەهرسبە هجووم میهم بتانی بژی لوقمانانت پیاکەی لۆ منداڵەکەنەوە هەیە چهان زۆر ئیشە بووە ئەخر مەساگە بە نمونە بڵێ هەبوو مەسەلەن زۆر ئەفلامی سیدیا بووە من قەنەعەتم پێ نەبوو بیکەم چونکە اختصاصی من نەبوو ئەفلام سیدیانە بەڵام لە بۆ مایشەت و نان پیاکردن ئەو کاتی ئەوە ماوەیەک مۆدیل بوو کردمان باش بوو تانیمان پێی بژین تو حەشت شتێ گەرم کی یۆنژیە تازی ساردیان گەرم خواردن سارد والله گەرمە باش شتێکی سارد خویاڵە دێڵە با موبایل لەبیر نەچی یا الله ژیان وەکی یۆریەکەیە وفانە دووڕان و سەرکەوتنی یان دەبەیەوە یان دەدۆڕێنی زیاتر دووڕان بۆ یەکیان سەرکەوتن ئەگەر ئاگات لە خۆبی بە ژیانت نادۆڕێنی ئاگار لە خۆ ئاگات لە خۆبی لەگە ئینسانی باش تەعارف بکە لەگە ئینسانی باش اختلاط بکە نادۆڕێنی یعنی سەرکەوتن ئەی دەست سەرکەوتنەکانی زیاترن لە دووڕانە طبعا زای بۆ سەرکەوتو دەبی لەگە ئینسانی باش تێکەڵبی سەر دەکەوی
هیچ ئەو گەمەوە شتانە دەزانانی بە حیاتێ منە تاوڵە نە دوێمینە نە قومار نازانم والله بەجددی ئەمیش نازان هەم با لێرە فێر نەبووم با لە گەمە شتی دوور باشە بۆ ئەم پێم گوتی بچینە لای قەڵات و لای مەچکۆوانە گوتی ئەمە 15 ساڵ زیاتر لە چاخانەی مەچکۆی دانیشتم ئەو کاتی هەموو برادر بوون یعنی غەریبی تێدا هونەرمەند و ڕۆشنبیر و خەڵکی هەولێر و هەموو نووسەرەکان و ئەکتەرەکان و مۆسیقیەکان و شاعیرەکان هەموو لە چاخانەی مەچکۆی دادەنیشتن ئێستاش هەموو زۆر بەمان ڕسممان بە دیوارە قەیم بووە بەڵام ئێستا کەس نایە بۆ کەس نایە زۆر بەیان مەسەلەن ئەمری خۆیان کرد مردن خواافیانکە بەشەکی تریش نایە چونکە چایخانەکە ئێستا پڕی غەریب بووە ئاینی مەسەلە خەڵکی هەولێرە کەم دەبینی ئەگەر لە 100 نەفەری یەکەکی هەولێر بینی تێکەڵ دەبی لەگەڵ خەڵکیان پێت خۆشنی بچینەوە قەڕباڵ مامۆستا ڕسمەک بگرین و نانە تەبێ ئەم زۆر سەفرەش دەکەم دەسمە جوندیان دەسمە ئەبێ خاڵ دەسمە خەلیفان ناو خەڵک زۆر ئەتیادێ شەقلاوە ینی پێت خۆشە ئەتیادێ بەس زۆریش ناز کەم کەمە ینی باشە خۆ هەموو برادرت ئەکتەر و هونەرمەندی ئەکتەر نین خەڵکی دیکەش گۆرانی بێش مەسەڵەن بینت کۆ لەگە گۆرانی و گۆرانی بێژ ئەمە گۆرانی بێژەکان ئەوانەی کە زۆر زۆر برادر من تەنیا ئەدریسە نوری گەرمیانیە محسینە ئەوەی دەرێت چۆن دڵت هات وا ڕۆیشتی لێ مەسترۆنێک هەمە بژم ئاخر نایەتە بیرە هەردەبی محسینی زۆر گۆرانەکەی خۆشە دێ چۆن دڵت هات وا ڕۆیشتی بێ نایەتە بیرە بەس ئیتەنیا دیسی زۆر ئیتەنیا سێچا گۆرانی زۆر خۆشیە خوشن ئێوارە هات لێگەڕێن ئەو کەسەی کە یەکەچی بڵێ ئێوەرات ڕۆژاوە بوو خۆشەویستم بۆ ناتی پێم نەگوتی نەدەزانی بۆ شەوانی من کارەساتی پێم نەگوتی نەدەزانی بۆ شەوانی خۆشترین گۆرانی تەنیادیسی ئەوەیە زوو پێکەوە دادەنیشن زووە دەبینم و ناویم لێ لای فەرید ئەتڕەشی کوردستان فەرید ئەتڕەشی کوردستانە تو شتەکەت ببین میتینەوە متابعی ئەوم کرد طبعا بە ڕوخسەتت بکەمەوە بکەوە ئەوە ڕسمی چێ کاکەوە ئەوە ڕژدی ئابازەیە بیکەوە ڕژدی ئابازە ئەخر ئەوەی دیکە جوانتر بوو دوور بوو ئەوە بوو یعنی ئەو هەموو وێنێ ئەو هەموو خەڵکە کە دەیان ناسی و کەسی خۆشویست بوو ئەوە لەسەر مبایلە ئەوە یەکە لە هونەرمەندە زۆر گەورەکاری مەسەر ڕژدی ئابازە دەتانی دوایان لە یوتیوب دەزانم زۆر معجبی شخصیاتی وی بووم ئەفلامیشی زۆرە ینی شخصێک بوو هیچ عیلاقی بە هونەر نەبوو ئەوە کابراایکی ڕاضی بوو دەوڵەمەند بوو سوودپە بەواستەی عەبدولحەلیم و ئەحمەد ڕەمزی و لەگاو ئەکتەر عومەر شەریف بۆی کەتە ناو هاتن ناو هونەرەکەی تانی نییە ڕقم قیاس بتەقینی لە هونەری مەسڕی ئەو زامە زۆر خۆ کە مرد 3 ڕۆژ کراسی ڕەشم لەبەر کرد ئەتوش لە بە ڕژدی ئەبازەی باشە ماوەیەکە وەکو پێشتر دیار نینە بەرهەموو شت ئەتوش گوتت سەرەتاکە ئیشکەم بوویتەوە بەس شتی نوێ چ لە ڕێهەیە بەخوا شتی نوێ ئێستا احتمالە بەسەرم یەک برادرێک لە نەروی چاتیە فیلمە سینەمایی هەیە لە سەداعشەوانە لەوانەیە نیوەی تەسوورەکەی لە مووسڵبی منیش لەگەریانم ئەوە فیلمە سینەمایەکە درامایەکەش برادرەکە لە دووە ناوی لەبیر دەکەم یان سبە یان دوز بە پێکەوە دادەنیشین هەر چاردوارەی کوردستان عام مەجموعە هونەرمەندێکی کۆمیدی کۆ دەکاتەوە ئیش دەکەین 4 پارچەی کوردستان لە یەک بەرهەم دراما دراما ڕۆژهەڵات ڕۆژ ئاوا باکوور باش کۆ دەکاتەوە لە هەر شارێک دوو ئەکتەری هینایە ئیش دەکەین کۆ دو شەربەت خۆ پرتەقۆلی پچێکی بەخۆ گەرمە دۆ نەگەرم بە تەزیۆتی بەخۆ بێژن پشت هەر زەڵۆمێکی سەرکەفتی ژنەکە سەرکەفتی هەیمۆنە بەڵێ لە چ شتێک زیاتر خێزانت هاوکار بووە لەناو لە هیچی هونەری هیچ سەداخل ناکە نه بەس ناو ماڵ تەداخلی بکرد بە ناگەی ئەمە زۆر برادرمەیە
هونەرمەندی باش بوون لە تەلەڤیزیۆن دەرهێنەری باش بوون پێش زەمانین گۆل برادرم بوو لە KTV چونکە ئەمە قەدیم لە نۆهەتەکان لە KTV مۆزەف بوو لە 94ەوە حساب بکە ماشەڵڵا برادرم بوو دەرهێنەری زۆر نازیح بوو کە چۆ داخوازی ژنینانەوانە پێیان وت بە شەرتێک ئەو کچە دەدەینێ واز لە هونەر و تەلەڤیزیۆن بینێ لەو کارە ساتێ ئەوە یەک برادری تری شمای عینەن بەو شروتەی کە ژنیان دەیە واز لە تەمسیل بینێ هەدیە تو ئەمن نا پێیان نەگوتی نا مثل ماڵی خەزۆرت ئەو نا هیچ تەداخلی فەنیان نەکرد و هەر ئێستاش تەداخل ئێستاش کەس نەکەین خۆی تەداخل بکات تو ژیانە تێک دەچی ئێوەیە حڕیەتت نامینێ مەسالێ غیرە ئەوانە نا نیتی والله باشە مادەم ئەو شتانی نەبی باشە ئەتو لە چ شتێک هاوکاری ئەو دەکەی چیان بێ بۆیان دەکەم نالم تەخسیری ناکەم ئیش ناو ماڵێش من یان نا ئیشی ناو ماڵێ ئەوانە من بابا چیان بێ لەگەریانم بەس نابێ قابوو مابی بشێشتوان خواردنیش نازانم بەس ئیشێک زەحمەت بی لەگەریان دەکەم مەسەرەن چیان بێ بالخدمە بالخدمە مەجبوری هەنێ ئیشەکە کەتە مەجبوری تەبان نادا کە بووە پیاوی عیلەکەی دەبی سەتان نهۆتی ئەتوو بتانی هەموو ئیشەکان جێبەجێ بکەیت لەگەم ماڵی خواردن و ئەو شتانە حەز لە خواردنە چی وەڵا هەمویان دەزان کفتە حەزمان لە کفتەیە هەولێری قەدیمەکان دای مەمەرەخیان کفتە بوو بوو داپیرمان قەدیم مەلا حەمدیە کفتەی دەکرد بە مەنزەڵەوەندا زوو باسی داپیرت دەکەی زۆر خۆشمان دەویست ئەو ناخۆشترین یادگاری ژیانت بووە کە وەفاتی کرد زۆر پێم ناخۆش ئەی خۆشترین یادگاری ژیانە کە ئادەم بوو ئادەم لە مستەشفای کە گوتیان کوڕەکرد بگوتم ئەوشت زۆر کەیفمان ساڵی چەند بوو 2000 درەنگ ژنەتینە یان درەنگ بوو وەڵا عەجەلەمان دەبوو مەشغوڵی ئیشی مەشغوڵی ئیشێ دائیمەن بەسەر لە وڵاتی ما زۆر جار کوبلێ وڵاتەکی بێبەختە زۆر جار ئیش نابی پارە پێیان نابی دەبی خۆت مەزبوطکەی ئەو زە ژن بینی بە عەجەلە نا ئەتونا لە تەمەنێک بینی نەتانی عایلەی بەخێو بکەی زەحمەتە دڵت خۆش بوو کە ئادەم هات بەس چ وەسیەتە چی ئادەمی دەکەی دوای تەمەنێکی دوور و درێژ ئینشەڵڵا پێیکەوە ئینشەڵڵا تەمەن درێژ وەسیەتی بکەم کە ئەوەندەیە ئاگایان لە خۆیان بی تووشی موسیبەت نەبن لەگە خەڵک زۆر باش بن قسەیان نەرم بی لەگە خەڵک وەک من ئەمن دایمەن لەگە هەموو خەڵک قسەم نەرمە ینی بەهادیە بژیوتەوە ژیان هەرەوەندەیە چ کاتێک تۆڕە دەبی عاجز دەبی بێزار دەبی کە شتێکی ناحەق دەبینم ناحەق لە کەسی نزیک بیان دووربی دووربی نزیکبی بزانم ناحەقە ئیزعاز دەبم ی بە شتێک دڵت خۆش دەبی بۆی دڵم خۆش دەبی ئەوەی بەرامبەرت پاک بی لەگەرت خاوێن بی ئینسان بی ئینسان بمعنى الكلمة یا ڕەبی قەت نەحەقیت بەرامبەریتە نەیەتەکردن و هەمی کەسێک بەرامبەری تەیە پاقژ و دڵخواه بووە گەلێک مەمنون مامۆستایە ئەس گەلە خۆشحاڵ بین چاوەکەم هەریە سەرکەف بەرنامەتەوە و بەرنامەتەوە زووە وەڵا دانیشتینە سترانەکەی بمە بژە تا بەیانی قسەی دەکەن قوربان دەبم سەرکەوتونە چاوی هەموو ستافەکەی ماز دەکەم دایمەن ئەوانەیە کە لە کامیرە ئەوانە ئیش دەکەن بەڕاستی ئەمن پێم خۆشە ئێستا پێشەوەی بەرنامەتەوە بی ئەلێرە ڕاوەستن لەگەمە خەڵک بزاری کاوانە زۆرمان دیدە دەوەرن لەسەر قسەی مامۆستاوەرن زۆر یەک کامیرە دەبینیوە وابزان هەموویان بێن ڕاوەستن زانیەوە ینی بەڕاستی زۆرمان دیدە بن ئەوانە ئەمنە تو سەربازی بوونن ئەمنە تو شەربەتی دەخۆی هەمی هەفکۆرێت منە بە یەکەمین جارە بلاو تشتێکی هەبوو ئەمن زۆر پێ ینی ئەوانە ماندی دەبن خەڵک بیان بینێ هەر وێنەکیشی بگرین و بڵاو بتە یادگاری ڤیدیۆ پێشەوەی تەسویرەکەی یەک کامیرە دەبینێت بلا ئەو پشتینگم دەرکەوە دێ فۆتۆشۆپ بدەونین خۆشەویستان بڕوا بکەن ئەوەندەی ئەوانە ماندی دەبن ئەمە ماندی نابین دانیشتنی قسەمان کرد شەربەت ناخواردەوە شەربەتە و تاوڵەیە ئەوە بەس ماندی بوونی وانە ینی هیوادارم ینی لەبیر نەکرێ ینی چاوی هەموویان ماز دەکەم چێ لە تاوڵی دەزانین زەمان گەلە خۆشحاڵ بووم هەر حەزم لێ هەستمەوە لەگەریان پێک بە ڕستمە بگەین چاوی هەموویان ماز دەکەم دەستخۆشیان لێ دەکەم هەموو لایەک سەرکەوتومە بۆ بەرنامەی نزیکتر حتا بەرنامەکێ دی هەر شاد بەر